لاشکرکێشی تورکیا لە خاکی هەرێم دەچێتە قۆناغێکی مەترسیدارتر. وەزیری ناوخۆش خەریکی یاری شەترەنجە، کەسیش خۆی لە کوردستان ناکاتە خاوەن. واردە دەکەوێت تا ئێستا تورکیا دانی بە پرۆسە یاشتی نەنابێت. زیاتر لەوەش هیچ ڕێزێک بۆ دەسەڵات و حکوومەتی هەرێمدانانێت. لا نوێترین هەنگاویشدا بازگەدا دەنێن و داوای ناسنامە لە هاوڵاتیانی هەرێم دەکەن. لە کاتێکدا زیاتر لە 2 مانگا گەریلا ئاگربەستی ڕاگەیاندووە پاساو بۆ لەشکرکێشی و چالاکی سەربازی تورکیا لە هەرێم نەماوە. بەپێی ئەو ڤیدیۆیانەی لە سنووری سیدەکان بڵاو کراونەتەوە، سوپای تورکیا بازگەی داناوە و ڕێ لە جوتیاران دەگرێت. کامەران عوسمان ئەندامی ڕێکخراوی CPT ئەمریکی ڕاگەیاندووە دوای وەرگرتنی ناسنامە لە جوتیاران ڕێگەیان پێداون بچن بۆ کۆکردنەوەی گژوگیا لە سنوورێکدا کە سەربازەکان بۆیان دیاری کردبوو. بەمەرجی ئەوەی کە وێنە و ڤیدیۆی ناوچەکە نەگرن، تەنها لە کاتژمێر 6 بەیانی تاوەکو 4 دوای نیوەڕۆ ڕێگەیان پێدراوە. تا ئێستاش هیچ یەکێک لە سەرۆکایەتیەکانی هەرێم بەدەنگ نەهاتوون. سەرۆکی هەرێم لە ئیمارات میوانی پێشەنگایەک بووە. سەرۆکی پارتیش پەیوەندی بە پارێزگاری دوهۆکەوە کردووە لەبارەی یاری تۆپی پێیانەی شارەکە. هاوکات وەزیری ناوخۆش کە بەپێی دەسەڵات بەرپرسە لە ئەمنیەتی هەرێم لە چالاکیەک بەپێی میدیای پارتی خەریکی یاری شەترەنج بووە. لە کاتێکدا لە هەر وڵاتێکی دیکە بووایە دەبوو لەو پێشێلکاریانە بکۆڵێتەوە، کەچی ئەو خۆی لە خاکی کوردستان بەرامبەر تورکیا ناکاتە خاوەن. هیچ دامەزراوەیەکی دیکەش ڕوونکردنەوەی نەداوە. ئەمەش بە ئابڕووچوون بۆ بەرپرسانی هەرێم حیساب دەکرێت. تاکە شتێک کرابێ لەو 2 ڕۆژەدا بەهۆی ڕەخنە زۆرەکانی لەسەر داگیرکاری سوپای تورکیا، ئیسلام زێباری فەرماندەی پێشمەرگا دەستگیر کراوە. تۆ پێ دوایە بۆچی بەرپرسانی باڵای هەرێم زور ئەد ناکەن دەنگ دژی پێشێلکاریەکانی سوپای تورکیا هەڵبڕن.